بەناوی خوای گەورە میرەبا لازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی دێمەوە لای ئێوەی بەڕێز و خۆشەویست. ئەمڕۆ ڕۆژی چامپیۆنز لیگە، ئەم شەو چواریانە دەگەنەوە قۆناغی شانزەی چامپیۆنز لیگ، واتە ژمارەی یانەکان لە هەشتیانەوە دەبێتە 12یان ئەم شەو کە ڕکابەرەکان کە لە نێویدا دوویانی ئیتالی تایە و لەگەڵیشیدا بایرنی تایە کە یەکێکە لە گەورەکانی چامپیۆنز لیگ و هەروەها ڕکابەری نێوان مۆناکۆ و بەنفیکاش یەکلا دەبێتەوە کە لە یاری چووندا مۆناکۆ لە خاکی فەڕەنسا لە یاریگای خۆی بەرامبەر بە بەنفیکا بە گۆڵێکی بێوەڵام شکستی خوارد و ئێستا دێتە نێو یاریگای ڕووناچی یاخود بڵین یاریگای نور لە لیشبۆنە، زانین بارودۆخی بەچی دەگوزارێت. بەرشەلۆنا سەرەتا بە خولیسپانی دەست پێ یەکەم. بەرشەلۆنا یاریە گرنگەکەی لە ڕایۆ ڤالیکانۆ بردەوە بە گۆڵێکی بێوەڵام، پێشەنگی ڕیزمەندی خولیسپانی گرتە دەست، هانزی فلیک مامەڵەیەکی تەندروستی بە یاریزانەکانی کرد و بەرشەلۆنا لە ڕووی بواری ڕانانەوە گەر من باس لە بەرشەلۆنا بکەم، هانزی فلیک کارە تەواوەکەی کرد، هەلێکی زۆری گۆڵ تۆمارکردنی دروست کرد، یاریزانەکان لە دەستیاندا و گۆڵێکیان تۆمار کرد و توانیان پارێزگاری لەو گۆڵە بکەن تا کۆتایی و وەکوی خۆشی دوای یاریەکە وتی چیزنی ڕۆڵێکی سەرکیە بوو لەوەی کە ئێمە پێشەنگی ڕیزمەندی لیگە بگرینەوانێ و بە تایبەتی لەو تۆپانەی جێڕایوانێ. هەموو ئەم کارانە لەسەر بەرشەلۆن نەمەتوانین وەکو خاڵی ئیجابی باسیکەین و ئەم هەڵقۆستنەوە وەکو خاڵی ئیجابی باسکەین. من دوێنێ پێش یارەکە بۆم باسکردن وتم یاریە قورسە و چاوەڕوانی هەموو شتێ بکەن تێیدا ڕووبدا و جگە لەوەش گرنگ تەنها و تەنها گرنگ لەوەیە کە سێ خاڵەکە دەستەبەرکەی. بەڵام ئەگەر تۆ لەسەر کاردانەوەی یارەکانەتەوێ قسە بکەین ئەمە بابەتێکی ترە. ئەگەر تۆ تۆی لەسەر لێدوانی هانزی فلیک قسە بکەین کاڵە گلەیم لەسەر حەکەم نییە، ئەمە ئێمە هەمیشە وتومانە ئەو قسەیە، ئەمە سەلمێنەری ئەو قسەیە کە من بۆتانەکەم لەبەروی من جیاواز لە هەمووان. من لە کاتی بردنەوەی ڕیاڵ مەدریددا نایم خولی ئیسپانی ناشرینکەم، لە کاتی بردنەوەی بەرشلۆنەشان نایم خولی ئیسپانی ناشرینکەم. بۆ لەبەروی دوایی بە هیچیانە عیبار نەبوو، لەبەروی بۆ من باسم لەوە کردو هەڵە بەشێکە لە یاری، بەڵام هەر یەکە و شیکاریەکە کا بۆ دۆخی ئەمە ئەوە بووە ئەووا بووە ئەووا بووە دیدی ئەم ئێستا بۆ نمونە هەر لە بیان سپۆرتس دوێنێ شەوکە یاریەکە کرا و الجمعە یاریزانی منتەخەبی مصر بووە، براوەی جامی ئەفریقا بووە و لەگەڵ ئەهلیا پاڵەوانی جامی یانە پاڵەوانەکانی ئەفریقیا بووە، یاریکی زۆری کردووە، خەبیرە و شیکەرەوەیکی باشە. ئەڵێ ئەم گۆڵەی ڕایۆ ڤالیکانۆ 100% گۆڵ بوو لە بەرامبەردا تارێق زیاب کە تونسیە کە وەزیری وەرزش و لاوانی تونس بووە کە یەکێکە لە کەسە دیارە وەرزشیەکانی وڵاتی تونس. ئەڵێ ئەم گۆڵە 100% ئۆفسایدە لەبەری تەوەقوعەکەی حەکەم تەواوە. جا بە کۆمەڵی خاڵ باسکەین سێریکەن لە یاساکانی تۆپی پێیە. بۆ نمونە تۆ بۆ حاڵەتێک 5 یاسات هەیە، 5 یاسام حاڵەتەی گرێتەوانێ، چواریان بۆ نمونە چواریان ئەڵێ ئەم گۆڵە تەواوە، یەک دانەیانەڵێ ئەم بەشداریکردنە بێتە هۆی ئەوەی کە ئەم گۆڵە بێ بە ئۆفساید. بە نمونە من پێتەڵم ئەم حەکەمە ڤار ئەم بڕیارەیانی پەسەند کردو، ئەم چواری تری ئیهمال کردو. ئەفزەڵیەتی ئەمەیان ئەیا بەسەر ئەم چوارەیە. تەوەقوعی حەکەمەکە لەو کاتەیە دەورەبینێ، تەوەقوعی داوەرەکە لەو کاتەیە دەورەبینێ. بۆ حاڵەتە لێدانە سزاکانیش عینەن شتە، بۆ حاڵەتی کارتە سوورەکەی مباپی ئیسپانیۆلیش عینەن شتە. لەبەرەوە حاڵەتەکانی داوەری حاڵەتێکی قورسن، بۆیە بزانن چی دەڵێن، نەک ئەوەی کە بۆ خۆت بوو پەردەپۆشیکە یا بۆ نمونە لێ رازیبی. بەڵێ گازندەکان لەسەر خولی ئیسپانی زۆرن، گلەیەکان زۆرن، بەڵام من زۆرم پێخۆش بوو دوای ئەم یاریەش سەرۆکی ڕایۆ ڤالیکانۆ، سەرۆکیانەی ڕایۆ ڤالیکانۆ هادووتی زۆر جوان قسەی کردی. من بەڕاستی یعنی هەموو گیانەم شەو لە پشتی ڕایۆ ڤالیکانۆ وەڵامەوە هاووتی ئێمە هیچ گلی یەکمان نییە، هیچ ناڕەزایەکمان لە حەکەم نییە، ئێمە لە ئیسپانیا خاوەنی باشترین ناوژیوانەکانین. ئەمە پاڵپشتیەکە بۆ ناوژیوانەکان، ئەمە هەنگاوێکە بۆی کە ینی تانەوتە شەرەکان لەسەرم خولەکەم بێتەوانێ و
ڕاهێنەری ڕایڤالیکانۆش زۆر جوان دوای یارەکە وتی داوەر قورسترین ئەرکی هەیە لە یاریگادا چونکە هیچ کەس هاوکاری ناکات. بالفعل ئەم قسەیەش تەواوە. ئەمە سروشتی تۆپی پێ یەومن لەکە و یەومن عەلەیک. هەڵەت بەرامبەر کراوە ئەو زۆر بەزیاوە قەرەبوو بۆ کرایەوە. ئەتر تۆ بە حەقی دانی، تۆ بە ناحەقی دانی، تۆ ڕوئیای خۆت بەم جۆرەیە، ئێمەش ڕوئیامان بەو جۆرێ. تۆ بە یاسا چواری ئێمالەکەی ئەمان سەپێنی بۆ یاساکەی خۆ، ئێمەژەوەی تۆ ئێمالەکەی نین ئەم چوارە سەرمێنین بۆی کە یاساکەی تۆ غەڵەتە. ئەم شتە مطلق نییە. بەشداریکردنی یعنی من چەندە چانسم هەبوو بەوەی بگەم بەو تۆپە، ئینیگۆ مارتینێزی ژەونە چانسیە بوو بگا بەو تۆپە، من ئەلێرەوە چونکە تۆپەکە دیۆنگ و یاریزانی دیکەی لەگەڵام. بەڵام ئەمە دۆخێکی ئاساییە، زۆر زۆریش ئاسایە. من حاڵەتەکان زۆر لە ئەماساین. ئەو زەڵجە گەورەی نرابۆ لە فەیسبووکە من لای خۆمەوانێ نەباسم و نێشت لەبەری بۆ من تێگەیشتووە مە سروشتی تۆپی پێ. بۆ میسی و ڕۆناڵدۆ لەسەر خەتی گۆڵەکە تۆ بەفەوتێنن، بۆ میسی و ڕۆناڵدۆ پەنارتیە فەوتێنن کە نیوەتانەڵێن میسی نییە و نەبوو و نابێ، کە نیوەی تریانەڵێن ڕۆناڵدۆ نییە و نەبوو و نابێ. ئەی بۆوان لەسەر خەتی گۆڵەکە تۆ بەفەوتێنن هەڵاکەن، بۆ پەنارتیان بۆ دروستە بێ فەوتێنن هەڵاکەن. داوەریش هەڵاکە. بەڵام ئێمە باس لە ڕکابەرەکە ئاکەین داوەر بەشێکە لە یاری و بەشێکی گرنگە لە تۆپی پێ و خول دوور و درێژە ئەکری هەرم ئەمەی کە تۆ ئەم شەو بە هەڵەیە بینی بۆ بەرشەلۆنا یاریدا تۆ ئاینن هەڵە بەعکسەوە بۆ بەرشەلۆنا ژمار بکرێ و ئەکری ئەوەی کە تۆ پێ دوایە یاری خیتافی پەنارتی بۆ کۆندی و نەگیراوە ئەوەم شەو بۆ ڕایۆ ڤالیکانۆ بوو نەگیرایەوانێ. یا تۆ ئەڵێ ئەم تۆپە گەیشتی بێ و نەگەیشت بێ مادام عەرقەلەی تیا بۆ لەوێ ڕووی داوە بۆ ئەویش تۆپ جوڵا بێ و نەجوڵا بێ یعنی کابرا تەعەمود ئێوە چەند جار بینیوتانە لە شتی تەعەمودا داوەر حەکەم یعنی بڕیاری خۆی وەردەگرێ. ئێمە یاساکان دەزانین، بەڵێ دەزانین تۆپی جوڵا فەرقیە لەگەڵ تۆپی وەستاوە، بەڵێ دەزانین تۆپ لە یاریدا بێ و لە یاریدا نەبێت چۆنە و چۆن نییە. بەڵام ئەشزانین کە ئەو گۆڵەی ڕایۆ ڤالیکانۆ ئەتوانرێ ڕەت نەکرێتەوانێ. هەرەو یاسایی تۆ نییە کە بڵێ ئەمە ڕێگری لە ئینجا لەبەری نە ڕایە کێشێ، نە عەرقەلەی بۆ دروستەکە، نە پاڵپێوەنانی بۆکە، هیچ تەنها یاریزانێکە لە شوێنی ئۆفسایدی خۆیان وەستاوە بەشداری ناکە کە ئینیگۆ مارتینێزە ڕوا بەلایە تەنانەت ئینیگۆ مارتینێزیش هجوومەکەی ڕایۆ ڤالیکانۆ ڕاکێشێ. توی ئەم یاسایەدانەیەکی بە بیان و بۆ خۆت یاساکانی تریش هەیە کە ئەو گۆڵە بە یاسایی ژمارکە. بەڵام ئێستا بەرشەلۆنە پێشەنگی ڕزبەندی لیگێ، ڕیاڵ مەدرید لەگەڵیەتی یاخود ئەتلێتیکۆ مەدرید لەگەڵیەتی و ڕیاڵ مەدرید لەگەڵیەتی و ڕکابەرێکە بەردەوامی هەیە و هەفتەکانی داهات و ڕەنگەشتی جیاواز ڕووبە بە هەموو دۆخەکان. ئێمە باز لە دۆخە وەرزشیەکەیەکەین و قسەیەکیش لەسەر حاڵەتەکەکەی کۆتاییە. ئەمڕۆ قسە لەسەر یاریەکەین تاوە بەیانی باسی ناکەینەوانێ چونکە شتەکانە بێ کۆتایی پێبێنێ. ئەمە سروشتی تۆپی پێی ئیسپانیا بەم جۆرێ. ناڕازیت سەیری خولی ئیسپانی مەکە، گلەیت هەیە سەیری خولی ئیسپانی مەکە، حەکەمت بەدڵنیە سەیری خولی ئیسپانی مەکە. ئەمە سروشتیە خولێ بۆ جۆرێ، خولی ئیتالی بە جۆرێکترە، خولی ئینگلیزی بە جۆرێکترە. بەرحاڵ ئەمە ڕووداوەکان بۆ بەڵامەوەی وەکوتم گرنگ بوو بۆ بەرشەلۆنە بەدەستهێنانی ئەم سێ خاڵە، گرنگ بوو پێشەنگی ڕیزمەندی. ئێستا ئەوەی کە گرنگە بۆ بەرشەلۆنە ئەم چواردەیاری ماوێتی لە لیگا مامەڵەیەکی تەندروست لەگەڵ دۆخی یارەکان بکە چونکە ئێستا پاڵەوانبوونی بەرشەلۆنە بۆ خولی ئیسپانی لە دەستی خۆیدا و بە هەمان شێوە بۆ ڕیاڵ مەدرید و ئەتلێتیکۆ مەدریدیش لە دەستی خۆیاندا. بە نمونە ئەتلێتیکۆ مەدرید تۆ یاری ناوی یاریگای خۆتت لەگەڵ بەرشەلۆنە ماوە، ئەتوانی لێی بەریتەوە پێشەنگی لێ وەرگری ئەگەر ئەو یارەکانی تری بردو تۆش یارەکانی تری بەرەوە. بۆ نمونە ڕیاڵ مەدرید تۆ یاری ڕاستەوخۆ لەگەڵ بەرشەلۆنە ماوە، خولی ئیسپانی تەوێ ئەتوانی یاری ناو بەرشەلۆنەی لێ بەریتەوە خولی ئیسپانی بۆ خۆت دەستە بەرکویت. هیچ شتێک کۆتایی نهاتووە. بەڵام من پێم وایە سترێسی ئەوەی کە پێشەنگی وەربگرن وای لە بەرشەلۆنە کرد یاریزانەکان لامینەم تۆپە فەوتێنێ، لیڤاندۆڤسکی تۆپ فەوتێنێ، ڕافینا تۆپ فەوتێنێ چونکە دوێنێ باسم لەوە کردوتم سترێسێکی زۆر دروستە بێ، نازانین بڕیاری داوەر چۆن دەبێ،
نازانین بیانی بۆ نمونە بڕیارەکان قورسە بن بەرامبەر بەرشلۆنە، بڕیارەکان ئاسانە بن بەرامبەر بەرشلۆنە. ئەمە یاریزانەکانی خست بۆ سترێسێکی زۆرەوە، چونکە ئێوە دەزانن لە چەند یاری ڕابردووە بەرشلۆنە و تیپە بۆ کە 4 گۆڵ و 5 گۆڵ هێمیشە تۆمار کردەوە، بەڵام سترێسی گرتنی پێشەنگی ڕێزمەندی وای کرد ئەمشەو بەرشلۆنە سەرکەوتنێکی زەحمەت تۆمار بکە. دەچمە سەر چامپیۆنز لیگ و دەچمە سەر یەکەم یاریکە ڕوبەڕووبوونەوەی میلان و فاینۆردە. هاوڕێ ئێمە بمانەوە و نەمانەوێ خۆیگەر مێژووی وەریگرین فاینۆر دیژێشەکە لایەنە مێژوویەکانی چامپیۆنز لیگ، بەڵام دۆخی ئێستەی میلان، گرێبەستەکانی میلان و ئەو کەشەی کە لە میلانە دروست بووە، میلان وای کرد کە هیچێک بێ لەو تیپانەی ڕاستە خۆ دەگاتە چامپیۆنز لیگی وەردیات و ئەگەر شکستی کۆتاییاری نەبووە بەرامبەر بە داینامۆ زەگریب کە ئێمە باسیشمان کرد کە شکستەکەی میلان تۆزێک گومانایی بوو، بە تایبەتی بۆ یەو کارتە سوورەی کە یونس موسا لە ماوەی تەنها 8 خولەک داوەری گرت. بەڵام با ئێمە باسی دۆخی ئێستەکەی، باسی گۆڕانکارەکانی سێرجیۆ کۆنسیساس بکەین. ئایا چی لە میلان گۆڕاوە؟ ئایا میلان هیوای چیە بۆ چی هیوایەک یاری دەکات؟ سەیری کە بڕوا بکەن هیچ جیاوازیەک لە نێوان کۆنسیسا و فۆنسیکایە نیە، هیچ جیاوازیەک لە یاریکردنە. هەردووشیان پلانی 4-2-3-یەکن، هەردووشیان تقریبا نەمان تەشکیلەیە، بەڵام من لە کۆنسیساوە بەدڵمە سەرکردایەتی یەڵی بەرگری داوەتە دەست پاڤلۆڤیچ و تۆمۆری و هاتنی واڵکەر ئیزافێکی زۆر زۆر باش بوو بۆ میلان. کەواتە ئەتوانین بڵین هێڵی بەرگری میلان ئەکرێ لە یاریەکانی داهاتوو باشتر بێن. ناڵێم ئێستا باشە، ناڵێم زۆر باشە، بەس ئەکرێ باشتر بێت. و جگەلەوە ناوەندی میلان ڕێکخراوەتەوە بەبوونی فۆفانە و بەبوونی ڕێندەرس و جواو فلێکس ئیزافەیەکی زۆر زۆر باشە بۆ میلان بۆ پلەیمیکەر، چونکە بە یەکشت دیقەتنن ساڵانێکی زۆرە لە دوای ڕیکاردۆ کاکاوە میلان پلەیمیکەری نەبووە. لە دوای ڕیکاردۆ کاکاوە میلان پلەیمیکەری نەبووە، واتە یاریزانێکی ژمارە دەی نەبووە بە ئیسراحەت جوڵە بکات لە ناوەند و لە باڵی چەپ و لە باڵی ڕاست و لەگەڵ نزیکی هێرشبەری سەرڕمەوە یاریکار لەگەڵ ژمارە نوێ. بەڵێ مۆنتیلیڤۆ لە میلانە یاری کردووە هەوڵی داوە لەو مەرکەزە یاریکا، بەڵێ هاکان چاڵانۆگلۆ هەوڵی داوە لەو مەرکەزە یاریکا، بەڵێ پێشتر پۆلیسی جەوڵی داوە لەو مەرکەزە یاریکا، بەڵێ چەندین یاریزانی تراتونەتە میلانەوە هەوڵیان داوە ببنە ژمارە دەیەک، بەڵام بەم جۆرەی جواو فلێکس نەماو نەتوانێت کە هەوڵ بدەن بە تەواوەتی وەکو ژمارە دە لە میلانە دەرکەون، چونکە ساڵانێکی زۆرە میلان لە ژمارە دە بێ بەش، چونکە ئێوە دەزانین کاکا وەکو ناوەندێ بەشداری دەکرد، بەڵام بە جۆرێک یاری دەکرد دەبۆ ژمارە دەیەکی سەریح و زۆر باش هاوکاری مەنزومەی میلانە کرد. ئێستا جواو فلێکس هەمان ئەو ئەرکە جێبەجێیەکە و هەوڵ دەدات بێتە ئەو یاریزانە. بەڵام کێشەی میلان کەسێک ئەگەر سەیری هەموو یاریەکانی میلان نەکا نازانێت کێشەی میلان چییە، نازانێ ئەم تیپە جیرۆدەی دەستی چییە. سەر ڕەنگە من پێتان بڵێم سەرتان سوڕمێنێ بڕوا بکەن کێشەی میلان ڕافایل لیاوە. بۆ ڕافایل لیاو هەموو یانەیە مەمنونیەتی و نازانم چی، خۆی کێشەی ڕافایل لیاو لەوە سەرچاوی گرتووە کە هەموو یانەیە مەمنونیەتی. کێشەی ڕافایل لیاو لەوە سەرچاوی گرتووە، گەر هەچ کات بڵێ میلان بەجێ دێڵم هیچ کێشەیەکی نییە و ئەتوانێت پەیوەندی باریانەیە کۆ بکا کە خۆی بێ. تۆ کە یاریزانیت کە موچەیەکە دەیەکاچی یاریگاوە درێ سێمیانەیە لە بەردەکەی ئەرکت هەیە، وەکو چۆن ماف موچەت دەدرێتێ، وەکو چۆن گرێبەست بۆ نوێکرێت و پابەند دەدرێ، وەکو چۆن تەندروستیت دەپارێزرێ، لە بەرامبەریشدا ئەرکت هەیە کە بەجێ بگەینی. ئەرکی ڕاهێنانکردنەیە کە ئۆتۆماتیکیە بێمە بەجێ بگەین و ئەرکی یاریکردنت هەیە بە پێ و توانایی کە خۆ دەتەوە بە پێ و توانایی کە ڕایەنەت لێت چاوەڕێ دەکات. بەڵام ڕافایل لیاو ئەو ئەرکە جێبەجێ دەکا کە خۆی ئێوێ. ئەوە یاری لیگانێستان بیرە، یاری لیگانێس لە جامی شای ئیسپانیا لە تۆپێکە تەمان ئەنجام 2-2 تۆپێک مەترسی لەسەر ڕیاڵ مەدرید دروستە بێ ڤینیسیۆس کەم تەرخەمیەکە لە گەڕانەوە، مۆدریچ لێی تووڕابێ ئەڵێ دەبێ بیتەوە هاوکاری مام بکەی، نەک تۆ لێوێ بمێنی توانێوەمە بەجێ بێڵێ.
دواتر شەڕقسێک دووسە بێت دوایەوە لە کۆنگرەکەش ئەنچلۆتی پشتگیری مۆدریچی کرد وتی مۆدریچ چی بڵێ تەواوە کەواتە تۆ ئەرکت لەسەرە وەرە ئەرکەکەی خۆ جێبەجێ بکە وەرە بگەڕێنەوە هاوکاری بکە ڕافایلیاو نەک هاوکاری تیۆ هێرناندێز ناکە لە هەمان کادا لە جێبەجێکردنی ئەرکەکەی خۆشیان لێ لێرەشبردنە بە مەزاجی خۆی کار دەکە بە مەزاجی خۆی کار دەکا بۆیە من بڕواشم وایە کۆنسیسا و هەوڵ دەدا ئەمە ڕێکاتەوە ئێوە بینیتان یاری پێشوو یاری فاینۆرد یەکوی جوون بردیە دەرەوانێ لەبەری خراپ بوو ئەم یاریە یاری هیلاس ڤیرۆنا لە خولی ئیتالیا ڕاستە چامپیۆنز لیگیانێ خۆ زۆربەی زۆری یاریزان سەرچەکان یاریان کرد کاک بەڵام لەبەر خراپی یارەکەی فاینۆرد ڕافایلیاو یاریزانێکی یەدەک بوو ئێستا ئەماکەوێتەوە سەر ڕافایلیا و عەقڵیەتی پیشەگەری ڕافایلیاو ئایا لەم ڕەتفیعلانە تێدەگا ئایا لەم کاردانەوانە تێدەگا تاوەی سوودی لێوەرگێ یالی هیلاس ڤیرۆنا بە یەدەجی هاتنەوە سەر ڕاوی کەم تەرخەمی کرد بەڵام گۆڵەکەی دروست کرد و تا ڕادەیەک ئاستی باشتر بوو لە یارەکانی تر بۆیە من بۆ هەموو یاریزانێک ئەرکە لەسەری کۆکو و پێویست جێبەجێگا ئێستا زۆر هاوڕێ لە گۆڵچیە من باسیەوەکەین ئەڵێم جارێ سی یاریەکەیم پێکەوانێ جارەوە گۆڵچی بە هەڵە گۆڵێکی لێکرێ ئێتە من ناڕەزایی دەرەبڕم ئەڵێم ئەوە چی بۆ گۆڵە لێت کرا وەڵاوێرە عیبە بوو پێم ئەڵێ ئەڵێ کوورە کاکە دەویژدانە بێت لەو ساکەوە تۆپە گێڕێتەوانێت لەو ساکەوە 5 گۆڵی حەقیقی دەرکردوێتەوانێت کاکە ژیان 15 گۆڵی حەقیقی دەرکەیتەوانێ ئەرکی گۆڵچی ئەرکی گۆڵ پارێز لە نێو یاریگادا پارێزگاریکردنە لە تۆڕی گۆڵەکەی نەک 15 تۆپ 30 تۆپی پێوەنێن ئەبێ هەوڵدا بیجێڕێتەوە ئەگەر نەیتوانی بجێڕێتەوە ئاسای بەس نابێ هەڵە بکە نابێ هەڵە بکە چونکە هەڵی گۆڵ پارێز چارەسەری نییە کوشندەیە باجەکەی هێرشبەر چەند هەڵە دەکا با بیکە بۆی هەیە دوو تۆپ فۆتێنێ سێم تۆپ کە تۆ بە هیواشنی بیکا بە گۆڵە هێرشبەر بۆ بکا بە گۆڵە بەس هەڵی گۆڵ پارێز چارەسەری نییە یاوە تا لێدانی سزای یاوە تایە گۆڵە لەسەر کوشندەترین حاڵەت لە یاریە ئەم دوو حاڵەتێ گۆڵی لەسەر تۆمار بکێ وە پەنای لەدانی سزا و لەسەر دروست بێ بۆیە گۆڵ پارێزی شێڵەکردنیە مارێۆ بالەوتێلی ئەڵێ بۆ کە گۆڵەکەی ئاهەنگ ناجێڕی ئەڵێ بۆچی ئاهەنگ بژێڕم من هێرشبەرێکم کە ڕانەر پشتم پێ دەبەستێ دەمخاتە یاریگاوە بۆ گۆڵکردن دەمخاتە یاریگاوە ئێمە ئەرکەکەی خۆم بەجێگەیانەوە یعنی بۆ ئەرکەکەی خۆم بچم ئاهەنگ بژێڕم یعنی ئەم وتەیە زۆر زۆر مەنتەقیە بۆیە ڕافایلیاو ئێستا لەم دۆخەیە لە میلانە میلان ئەم شەو ئەرکی قورسە قەرەبووکردنەوەی گۆڵێکی لەسرە ناسەقامگیری بە میلانەوە دیارە ناسەقامگیری بە شێواز یاریکردنی میلانەوە دیارە ناسەقامگیری بە ئاستی یاریزانەکانیەوە دیارە و وەکوی زڵاتانی برایمۆڤیچی ژاماژەی پێکرد ئەم شەو 800,000 هەندەر لە سانسیرۆ پاڵپشتی ئەم پێگاتەیەکن بۆی کە بگەنە قۆناغی شانزەی چامپیۆنز لیگ بۆیە میلان نابێم دەرفەتە لە دەستدا و لە کوی گشتی یارەکانی تر ئەتڵەنتا و تیپەکەی گاسپرینی ڕۆبەڕووی کڵۆبروس دەبنەوە لە نێو یاریگای خۆیان کە یاری پێشوو 2-1 دۆڕان و کەسیش نازانێەوە پەنارتی لە خوڵەکانی کۆتایی لەسەر ئەتڵەنتا گیرا چۆن کرا بە پەنارتی لەبەرەوە نازانم حاڵەتەکانی داوەر بەڕاستی ئەوەندە زۆر بووە ئەوەندە زۆر بووە ئێمە نازانین چی لەسەر بڵین و ئێمە ئێستا ناچارین لە بەرنامە وەرزشەکانمانە بەتەنیا خۆمان قسە نەکەین ئەبێ هەمیشە داوەرێکمان لەگەڵا بێ یاخود شیکەرەوەیشی حاڵەتە داوەرەکانمان لەگەڵا بێ بەشکە ڕوونکردنەوەمان بۆ با لەسەر و حاڵەتانە بەشکە کەس قسەی ژیرفانی خۆی نەکە و یاساکان لەبەردەستی هەمومانە هەن بەڵام تەطبیقکردن و من بۆ دەڵێم ئەم شیکاریە یاخود بۆ نمونە توی ڕەخنە لە یاریزانە یەگری لەوەی کە خولێکی هێشتا تۆپێ فەوتێنی ئەڵێ غەڵەتی ئەو بوو ئەو یاریان دۆڕان ئەو تۆپەی فەوتان بەڵام چی لە کاتێکە خۆت هەرگیز نەوتوانیوە دوو یاری ساحی گەورە ئەنجام دەی دوو یاریگای گەورە ئەنجام دەی و دوو یاریتانەوەت خولەگیاری بکەی بەشکە بزانی ئەو ڕاکردنەی دەیکەی ئەو لیاقەی سەرفی دەکەی تا ئەو خولێکی هێشتا و جودەی سەرفت کردووە توانە و چی لێیە تەرکیزە چی لێیە لایانی دەرونی چی لێیە بۆیە هەمیشە ئەمە کێشە دروستەکالەوەی کە بزانی تۆ چۆنەڵی بۆ حاڵەتە داوەرەکانیش عینەن شتە ئێمە یاساکانمان لەبەردەمایە دەزانین چییە و ئەزمموو نیشمانەیە لە بینینی حاڵەتەکان بەڵام ئێمە
سەد یاریمان بەڕێوە نەبردووە بە فیکەلەدان بزانین ئەم حاڵەتانی لێمان بەسەراتوە تەجروبەمان کردووە ئەزمونمان لەگەڵ کردووە چوینەتە شیکاری چونکە ئەم حەکەمانە هەمویان پێشوەختە ئامادەیەکرێن دەوریان پێوترێ بۆیە بەڕاستی ئێستا شیکاری ئەوەندە قورس بووە وای لێ هاتووە کە یعنی بێ شیکەرەوەیشی داوەریشت لەگەڵا بێت چونکە وەکو وتم ئەو بومارەسی ئیشەکەی کردووە ئەو باشترە زانێت چیەڵێ ئێمە تا ئێوارە قسە بکەین و تا ئێوارە یاساکەمان لەبەردەما بێ وەکو ئەو نین کە ئەزمموی حاڵەتەکەمان کردووە وەکو چۆن ئەویش وەکو ئێمە نییە کە بۆ نمونە لە کۆمەڵی حاڵەتە قسە و باسی لەسەر بێ و یاخود بێت لەسەر و پرسی ئێمە قسە بکە کە ئێمە قسەی لەسەر دەکەین. ئەسڵەن تایارەکەی بەرامبەر بە بروج قەرەبووکردنەوەی گۆڵێکی لەسەریش بامان شو و دواتر سەرکەوتن و باری مونیخ پاژۆ یاری چوونی برێتۆ لە یاری گەڕانەوە میوانداری لە سێلتیک گلاسکۆ دەکات بە حەزەکەم قسەش لەسەر بایرنکەم بەڵام دوای کۆمنتەکان و مۆناکۆش وەکوتم دەبێتە میوانی بەنفیکا دێمە لای کۆمنتەکان وڵایەتیکی تاکاجیان تاوان بە کۆمنتەکان وەکو خۆی بخۆنەوە پێم وایە لەدانە سزاکە لێدانێکی سزای لاواز بووە گۆڵەکەی ڕاوە ئۆفساید بوو نەخێوانی خۆ بەقسیەوە نابێ کاک خۆ بەقسیەوە نابێ پشت لە هەموو یاسای بکەی بۆی بڵێ کە ئۆفساید ئۆفساید من شیکاری وای جمعە و تاریخ زیابم بۆ کردن تە پێویست ناکەم مناقەشە هەڵگرێ لەسەر ئەم بابەتە تۆ پێ دوایە بیانوێنیتەوە بۆ ئینیگۆ مارتینێزە چوو مەحاولێم تۆپەیە کرد و شەتحی بووە کردووی جێڕایوانەیە نەخێر نەیەتوانی وا بکە ئێمە پێمانە و پێمان وایوانی تۆ خۆ ناکرێ یعنی ئێوە تەوەقوعی خۆدا لەمە کێ ئەم حاڵەتە لە کاتێک ئۆفسایدە گەر ئینیگۆ مارتینێز بتوانێت پەستام بخاتە سەر بەرگری گاروە ئەم هێرشبەرە ڕێگری لەو بکە ئێوەڵاو هێرشبەرە بەس مەودانی بینینی لێگرتو هیچ ڕێگریەکی لێ ناکە تەنانەت ئینیگۆ مارتینێز هێرشبەرەکەش ڕاکێشە نەگەوەی ئەو ڕاکێشان بۆ مارتینێز بکە ئەو تەنها ئەمێنێتەوە لە قاچی سابتی لە شوێنی سابتی خۆیان ماوەتەوانێ کاک مەحسین ئەڵێ هەموو یاریەکان قورستر دەبن چونکە هەموو ئایانەوێت دانەبەزن بە تەکید قورسە یاریەکان دەستەی لالیگا هاتووە بەرشۆنە دێنێتە یەکەم ڕیال ئەتلەتیکۆ دوا دەکەون ماوەیەکتر ڕیال دێتەوە یەکەم بەرشەو ئەتلەتیکۆ دواکەون بۆ یەچیتە سەیری یاری لالیگا ناکەم نیژەگەر لەسەر شاشە نەبوو مای بڕوا بکە عینەن حاڵەتی تۆمە کرد بەڵام من ناچارم بۆ بینەر سەیری ڕیال مەدرید و بەرشۆنە و لیگا بکەم بەشکە حاڵەتە شیکارەکان یاخود حاڵەتی ڕایەنەرەکان یاخود شێواز یارەکان بۆ بینەرانی خۆشەویست بخەمە ڕۆینا من کاکچێنەرە و بڕیاری تۆم زۆر پێ دروستە دروستترین بڕیارە چونکە بەجددی هەر یاریە تەواو بێ هەڵایەکی گەوریان درێتەوە هەر یاریە تەواو بێ هۆستێکی گەوریان درێتەوە بم بەسیترین ش دوێنە باسی دەربی ئیتالیان بۆکردن دەربی ئیتالیا کۆتایی هات هیچ قڕە و هیچ بڕێیەکیش نەبوو 22 ئەستێرەش لە ساحەیە زدی یەک یاریانە کرد کاکبەر هەمەڵێ بە چ پێوەرێک بەرشۆنە بە شایستە سەرکە و بە پێوەریەوەی کە من باسم لە حاڵەتەکان نییە بە پێوەریەوەی کە بەرشەلۆنە حەوت هەلی ڕاستەقینەی گۆڵتۆمارکردنی دروست کرد بە پێوەریەوەی کە توانی پارێزگاری لە گۆڵەکەی بکە ڕاستە و گۆڵە ڕەت کرا بەڵام کۆی گشتی سەر ڕایهێزی ڕایەڤالیکان و بەرگریەکی باشی کرد بەرشۆنە و پارێزگاری لە ئەنجامەکەی کرد ئەتر ئەبەم پێوەرە بەرشۆنە یعنی ئەگەر بەرشۆنە ئەو گۆڵی ڕایڤالیگانۆش حسێب کردایە و ئەگەر تۆ بچیتە سەر و مقارنەیە بەرشۆنە و هەلانەی بکردایە بە گۆڵا ئەنجامی و یاری هەر لە سوودی بەرشۆنە بە کۆتاهات من کاتی ئەم ڕەخن لە بەرشۆنەگەم گەر بەرشۆنە خراپ بوو بێت تەنها و هەلی پەنارتیە بوو بێ کە کردوێتی بە گۆڵا تو کاتە توانی بڵێ بەرشۆنە خراپە بەڵام نا بەرشەلۆنە لە ڕووی شێواز یاریکردنەوە خراپ نەبوو بەڵکو کۆنتترۆڵێکی باشی تۆپیە بوو و هەلێکی باشی گۆڵی دروست کرد و کۆمەڵە گۆڵی زۆر زۆری چوان و مەترسیەکی کمیشی لەسەر دروستیانی مەترسیەکان زۆر مەترسیەکانی کۆتایی جێمی یەکەم زۆر گەورە بوو لە هەموو جێمی دوم سێ مەترسی لەسەر دروست بوو کە یەک مەترسیان 100% ڕاستەقینە بۆ هیچ لێدانە سەرەکە بوو حەسرەتە لای حەکەم چێژ یاری نیەشتۆ بە خولی ئیسپانی و خولی عێراقی کاگەرسەلان ئەڵێ داوەرە گەر هەڵەیشی کردبێت هەڵەیەکی یاسایی بووە هەڵەی یاسایی یا هەڵەی ئاسایی هەڵەی یاسایی نابێ کە توتی یاسا بێت تەطبیقێکی هەڵەیتیان نییە ناکرێتەوە بە یاسا هەڵە بکەیت کاگ ئەحمەد دەڵێ ڕاست هەڵەی ناوژیان بەشێکە لە یاری بەڵام هەموو یاریەک یاخود لە یاریەکە 5 حاڵەت غەڵەت نەوەڵا ئێمەش ئەوە نییە منیش لەگەڵ کاکچێنەرە هاوڕا بووم وتم من بۆ بینەر نەبووە و شیکاری خولی ئیسپانیم نەکردا منیش بەخوا سەیری خولی ئیسپانیم ناکرد
نەوەڵا نابێت نەوەڵا بۆ جۆرە نییە هەموو یاریەک و بە دەردی تۆژەڵی هەموو یاریکیش پێنج حاڵەت. کاک شاخەوان باسی میلان و چامپیۆنز لیگ بکە مێشکمان تێکچوو بەدەست بابەتی حەکەم بڕوا بکە هەرەوە چەند خولەکەممانە و باسی میلانم کرد بەڵام ئەکرێ یعنی تۆ ناکرێ حاڵەتەکانە بەسەرا تێپەڕبن خۆتی لێژێرکەی کاک شاخەوانجان من پێم وتی باسی هەموو تیپەکانم کردووە دوێنێ باسی دەربی ئیتالیام کردووە ئەمڕۆ تا باسی کۆتایەتنی بەرشۆنم کردووە بەڵام لەگەڵیشیا باسی میلانم کردووە و باسی ئامادەکاری میلانم کردووە وەکو یاریەکەش میلان توانای قەرەبووکردنەوەی و توانای سەرکەوتنی و پێگاتەکەشی بای ئەوەی هەیە و باسی شازە یعنی مەجای هەموو تیپەکان وەکو خۆین و مەجای هەموو باسەکان وەکو خۆین. وەڵام سەرنجەی کاگاوکار زۆر جوانە ئەڵێ ناوژوانی ئیسپانی تۆنی کرۆسیان تۆڕە کرد کۆنتترۆلی لە دەستدا لە یارەکەی بەرامبەری شبیری پار کە ئارامترین یاریزانە وای کرد کە کاردانەوەی بێت و کارتی زەردی وەرگری تر چاوەڕێی چیان لێ بکەین هەڵی ناوژیان بەشێکە لە تۆپی پێ بەڵێ 100% بەو جۆرەیە کاگیوە ئەو هەموو پارێت سرف کرد کە هێرشبەرێکی سوپەریان ناوەندێکی باش کە بەرگریکارێکی باشکووا گۆڵچێکی باش بە کامەی داڵبژێن هیوان بەڵام بەخوا هیچی وایەکەم نەماوە بە چێڵسی وەڵام نیژ نزیکە لەوەی وەکو تۆ بێ هیوا بووم کاک هیوا لەبەرەوەی ئەو بەرهەمەی کە مارەسکار ڕێکی خستبە و بەرهەمەی کە چنی بیانەوانێ نازانوا لە دەست تێرێ هیچ یاریزانێک لە ئاستی خۆی دانیە هیچ یاریزانێک ناتوانێت دەواستە پێشکەش بکە بە پاڵمەریشەوە لەبەرەوە بەجددی چێڵسی لە بێیوایی تاوا نزیکە ئیلاوێ ڕۆمان ئەبرامۆڤیچ بێتەوە کەواتە کێشەی چێڵسی نەڕایەنەرە نە یاریزانە نەیەکشتە کێشەی سیستمی بەڕێوەبردنە ینی تاو لە دوای مارەسکا تۆم هەموو ڕایەنەر گۆڕینە نابێ دوو لە دوای ئەمەوە چێڵسی کێشەی بەڕێوەبردنی هەیە کێشەی سەرۆکایەتی یانەکەی هەیە. باسم کرد کاکە زامدارجان بەرشلۆنە چیکە تا شایستەی سەرکەوتن بێ کاک شاخەوان لیا شتی زیاد زۆر دەکات دۆکاتی خراپی دۆخی میلانە بەزان باسی و خاڵەسشمان کرد کاک شاخەوان کاکە زامدار ئەڵە میلان تووشی زەحمەت دەبێت سەر دەکەوێت نمونەی نوێر بەرامبەر ڕیال و دۆناڕۆماش بەرامبەر ڕیال بەڵێەوە هەڵی گۆڵچی بوو ئەوەتی هەیە خولی ئیسپانی هەروە بووە ئیدی وەڵاهی بڵێم چی کاکە خولی ئیسپانی وە بۆ خۆ من بەڕێوەی نابم خۆ من نایکەم چی بکەم وەڵی من نامەوێت درێخی لا منەوە تا ئەسە و هاوڕیانە لێڵێ بەرشلۆنە باش نەبوو کاکە وەڵا بێویژدانیە تۆ بڵێ بەرشلۆنە باش نەبووە وەڵی بەرشلۆنە کاکە هەلێکی زۆری کاکە یاماڵ گۆڵی فەوتانەوە کاکە ڕافینا گۆڵی فەوتانەوە کاکە لیڤاندۆڤسکی گۆڵی 100% فەوتانەوە یعنی بەجددی تۆ بێویژدانیە بە بەرشلۆنەیە بڵێ خراپ چێزنی پارێزگاری لە تۆڕی گۆڵەکەی کردووە بەرگریی ڕفتارێکی باشی کردو ینی مامەڵێکی باشیان کردووە ناوەندەکان دیۆنگ ئاسێکی بەرزی پێشکەش کردووە پێدری نازداری ناو نازداران بووە تۆ توی من بە من بڵێم خراپە لەبەرەوەی هجوومێکی لەسەر بووە لەبەرەوەی گۆڵێکی لەسەر دروست بووە کە ئەمەڵێ ئۆفسایدەوە وەڵێ ئۆفساید نییە ئەینە وەڵا بەرشلۆنە باش بووە لێرەشدا وەڵی باشیێرەوەی تۆ سێ خاڵەکە بەدەست بێنی ئیتر چۆن بەدەستێنی گرنگەوەی بەدەستی بێنی شتەکە بەم جۆرەی تر تاوتۆپی پێبەرەوە هەنگاوڕە گرنگەوەی تۆ بیبیتەوە ئاز نەما ئاز تووشت نەما تاوا باوی ئاز نەما مانگی دووە ئاستەوێ لە خولەکان دەرەکری ئێستا کاتیوێت و ئەنجام بێنی چۆنەیەنی گرنگەوەی ئەنجام بێنی حەکەم نەبووە بەر ڕایڤالیکانۆ دوویەک لە بەرشلۆنەیە بردەوانێ واز لە هەموو هەڵە تەحکیمیەکان بێنە بەس ڕیال خراپی خۆی بە حەکەم ناشێتەوە لە کاتی دۆڕانیان یەکسان بوون هەموو شتێواریدا من هەمیشە وتومە دۆڕانەکان یەکسەر بیانوگرتنە بە حەکەم یەکەم کەسم کام قسەیەم کردو بۆ ڕیال مەدرید کردومە بۆ میلان بۆ هەمووی کردومە کاک فەرهادی بەڕێز لەبەر و کێشانی لەلایەن ڕیال مەدرید دروست بە بەرامبەر ناوژیان زۆر گومانم لە ناوژیوانەکان هەیە دژایەتی ڕیال بکەن ئەو گۆڵەی دوێنێ هەموو دنیا قسەم بۆ بکات دروست بوو تاوان کاک فەرهاد هاندێکی سەرسەختی بەرشەلۆنەیە و هاوڕێکی عزیزمانە و هەمیشە گلەیی لە داوەرەکانی خولی ئیسپانیە بۆ لە ڕابردووە ئەو ێستش کە بەرشەلۆنە ئەو گۆڵەی لەسەر بەرشەلۆنە تۆمار کراوە هاتووە ئەڵێ دنیا قسەم بۆ بکە ئەو گۆڵی لەسەر بەرشەلۆنە تۆمار کرا کە خۆی هاندەرێتی ئەو گۆڵە دروست بوو ئەمە وەرزشی ڕاستەقینێ بۆیە سەری خولی ئیسپانیەکەی ئاوا لی تێبگە و دەستخۆش کاک فەرهاد دەستخۆش بۆ هەموو هاوڕێیانی عەزیز کاتم کۆتاییات تاسپەی یاریە لوتکەکەی چامپیۆنز لیگ و باسکردنی یاریە نێمشەی چامپیۆنز لیگ پێتانەگەمە خواتانە